ئادی نەسرین گیان مێردەکەمە منی خۆش دەوێ دەم باتە سین ئەی چۆن وتی حەز ناکەم مۆزارە بە تەنیا بچم ئەرێ وەڵڵی ئەکسەر وتی هەنارجان ئەتۆش دە بە مۆزارە حەز ناکەم بۆ فستیڤاڵی سین تۆ لەگەڵم نەبی ئەی چۆن نەسرین گیان دەچم بۆ سین ئەرێ وەڵە جارێ ئیشم هەیە دێ باشە خوارد لەگەڵ دێ خوارد لەگەڵ هەی سینە سین خوایەت جان بۆ یەکەم جار دەچم سین دەبینم دەبیت وی بسمیلا پیاوەکە سەد جارم گوتی لە دەرکەیدا و زەوەرە ژوورێ سەلام عەلەیکم زۆر ترسام مالی خۆم کەس لە مالی خۆی لە دەرکەیدایە خەر ترسام زۆر لە ناکەوە هاتی ئاها بزانە ئەو جلە جوانانمدانە بزانە بەدڵتە شتەکە تو بکە ئەم بەدڵم دەبیتە دەست خۆش بی سعدی ئەولا بێتەوی خێر چ بووە سەفەرەکە ڕەفز بووە خۆزکەم سەفەرەکە ڕەفز باوە کەت بە ناو خەم و خەفەتێ کەت بە ناو مشکلەتی گەورە بە حەیاتی لێی دەرنایە ئێلۆلۆ چ بووە فەوتە ئێدە بڵێ هەنار باخیرە وەرگەڕا 5 ملیۆن دۆلار بە ئاوێدا چوو ئەی هەوا خواوە وەختی بوو وەختی سەفەرەکەمانە و بەڵایەمان بەسەر هات چ بێشەنسیە تو ئەمن دەرێمە تو بێشەنسی ئەوجە سعدی پارە قەردەکەی لە برادەرەکانت تەنها 2 ملیۆن دۆلاری خۆمانە 3 ملیۆن دۆلاری خەرچیە خەرک لەو ڕۆژەی پارە لۆ خۆی نییە بەقەر بداتە بن ناوەڵڵا ئەدی چ بکەی سعدی کەدار نایە هەرچی سەرۆت و سامان هەیە بیفرۆشی بۆ نییە نەجاتم بێ یعنی داد نەیە هەموو سەرۆت و سامان بفرۆش ئیفلاس بێ ئەرێ وەڵڵا ئەگەرە توش بەڕاستی بتوانی یارمەتیم بدەیت ئەوە شتێکی باشە چۆن یارمەتیت بدەم یعنی بتوانی ئاڵتونەکانی بفرۆشی وەبی بەشەشی لە قەردەکانی پێ بدەیمەوە ئاڵتون چێ سعدی گیان تۆ داوای چاوم بکە بە چاوان هەموو ئاڵتونەکانم بۆ تۆ بەڕاست ئەرێ وەڵڵا هەموو ئاڵتونەکان بۆ تۆ بەڕاستی تو بە وەفاتەری لە چێ مەبەستم لە ڕەشیدی چاوچدۆک دووخانی هەیە گوتم ڕەشید خانێکی فرۆشە وەڵا نافرۆشمە فێرین موچی نافرۆشیم کۆرە گوتم بابە ڕۆژی ئەوەیە ئەمە قەردەکانمان بدەینەوە ناسعدی گیان من لە خۆشی و ناخۆشیەکانتان لەگەڵتم هەمیشە لە پشتم هەموو ئاڵتونەکانم بۆ تۆ تا هەموو قەردەکانت دەدەیەوە بەڕاستیە تو ژنی بەڕاستی نییە قەت لە چاکەت دەناچم سعدی جان قسەمەکە من و تۆ هاوژینی یەکترین هاوخەمی یەکترین خەمیشن نەبیتن ڕاستە ئەو مشکلەمان لەسەر قەومایە بەس حەل دەبی خوای گەورە ئەگە مشکلەشمان بینتە پێش نییە ئیشاڵڵا ئەگە باوەڕمان بەخوای بی حەلی ئاسان دەبیتن و سەفەرەش هەر دەکەین خەمن نەبی قەینا سعدی جان ئەگە پارەت نییە ناتوانی ناچی بەخوا و سەفەری هەر دەکەین ژنەکی وا باش بی ئاتۆنی بەفرۆشی چێندە تاجی سەری منی بە قوربان سعدی جان ئەدی بۆچی هاتنەوە جا ئاتۆنەکەی بفرۆشە بەڵێ کاک سعدی ئەلو کاکە متەلیب کوی قوربانم سوپاس کاک سعدی گیان چاوت ماز دەکەم کاکە متەلیب کاکە وەڵڵای هەن ئیشم هەیە هەن مەشغوڵم ئەگە زەحمە نەبی شاگردەکەت بنێری بچی ئەو دوو جەوازەی لە دوکانی من بباتن بە سەرچاو بەس سەفەرەکەت بۆ کەی بوو لە بۆ شەممەی داهاتووە باشە تەواو بە سەرچاو چەند کەسم 2 نەفەر بڵێ هەر خۆم و هەنارگیان کوڕەکەم ناهینی تەواو دەست خۆش دێڵە بڕۆ ڕەشید لەوێ باشە باشە کاک سعدی گیان دەیخواحافظ ئەوە هەردوو جەوازیش دەنێرم دیری خۆت تەنگ مەکە هیوا گیان باشی بڕۆ دوکانی کاک سعدی 2 پاسەپۆرت لەکن ڕەشیدیە لە بۆم بینە بە سەریعی تەواو دەست خۆش معنی دنیای چییە بەڵێ خۆمە سەفەر بکەین وە بیدریان بتەقێنی کە ئەمنەت و دۆستین ئامە و ئەوانە وەڵڵاوە ژنی هەیە شەربی ئامادەن بتەقێنن وەڵڵا سعدی ڕسمی جوان دەگرێن لە بە هەمویان دەنێرن سەد سناپی لە گروپیدا دەنێرن تەواوجیانە جلەکانی منیش حازرکە باشە بە چاوان ئێستاش ئیشم هەیە نییە ئێوارە دیم ئیشەڵڵا سعدی جان بەخێرچی ئاگال لە خۆت بی سەرچاوم زۆر ئاگال لە خۆت بی
وی بە قوربان سەفەری منی ڕەفز نەکردەوە دڵی منی نەشکە خوا چ پیاوەکی باشمێ خوا لێم نەستێنی